سێمین دیداری هونەری و ئاشتی لە کفری دەستی پێکرد. دیدارەکە بە بەشداری هونەرمەندان و ژمارەیەکی زۆری میوان کرایەوە. لە ڕۆژی دەستپێکدا دوای وتارەکان چەند پارچە تابلۆیەکی هەڵپەڕکێ و میوزیکیش نمایشکران. ئەم دیدارە ینی ئەمانجاکە ینی شوێنێکی دروست بکات هونەرمەندەکان و گەنجەکان لە چەند شاری جیاواز لە ناو کوردستان و عێراق یەکتر ببینن و مسەجێکی ئاشتی و ئومێد و دموکراسی ئەنێرن بۆ ناو کوردستان بۆ ناو عێراق و بۆ دەرەوە عێراق. ئەوە ئەمانجاکە ئەم دیدارە تەبان پارچایەکی لە پرۆژەیەکی گۆڕاتر کە هەمانە وەکو ڕێکخراوە هاوکاری ئەلمانیا لە ناو گەرمیان. ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات دیدارەکە بەڕێوە دەبات. ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت. هونەرمەندانی بەشداربوو میوان ئەم ڕووداوە هونەریە بە هۆکارێک بۆ گەشەسەندنی زیاتری هونەر دەبینن. ژیان چەند ناخۆش بێ و چەند سەخت بێ پەیامی هونەر ئەتوانێت ژیان جوانتر بکە. بۆیە هونەر نەک بە تەنها دەکرێت لە دیدارێکا جێگەی بگەیتەوە. هونەر ئەبێ بە بەردەوامی پشتگیری بکرێت بۆ ئەوی بتوانرێت بەهێز و بەهێز بێ لەم شێوە دیدارانە پەیامی خۆی بگەێنێ. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ ڕێکخەرانی ئەم دیدارە، سوپاس بۆ هەموو جەماوەری کفری و هیوادارم گەرمیان ئیتر هیچ جارێکی تر فرمێسکی ناخۆش لە چاوی نەیەتە خوارەوە. لە حقیقەتا پێشکەوتنی بزاوی ڕۆشنبیری هەر میلەتێک تەنیا نابێت لە پایتەخت بێ یان لە شارە گەورەکان بێ. هەموو سیاسەتی کولتوری، سیاسەتی ڕۆشنبیری وڵاتە پێشکەوتەکان سەرەتا لەوە دەستی پێ کرد کە بزافێک دروست بکرێ، بزافێکی ڕۆشنبیری چالاک دروست بکرێ لە شارۆچکەکان. جگە لە میوزیک، شانۆ و شێوەکاری و فیلمیش لەم 3 ڕۆژی ئەم دیدارە هونەریەدا کە لەسەر ئاستی عێراقا بەڵگەی تایبەتیان بۆ دیاری کراوە. ئامانجی دیدار ئەوەیە لەم 3 شەو و ڕۆژەدا بە هونەر پەیامی پێکەوە ژیان و ئاشتی بە گشتلایەک بگەێنن. سامانکەریم کورتسات نیوز کفری.